بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەی چینەی بەرنمەکەتان بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. دیسان هەر لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە محەممەد صلی الله عليه وسلم داین. ئەمانەوێ بە دەرفەتی بزانین کە زیاتر لە جارێک باسی خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بکەین. لە مانگە پیرۆزەدا و لە زۆر بۆنەی جیاوازدا دەبینین کە دروشمە هەرەزەقەکان دروشمی هەموو ئەو کەسانەی کە دەیانەوێ وەفا بنوێنن بریتە لە خۆشمانەوەی ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. طبعا ئەمە حەقی خۆیەتی کە مسلمانان ئەم دروشمە بەرزکەنەوە و زیاد لە هەزاران جار دووپاتی کەنەوە کە پێغەمبەری خوامان خۆش دەوێ، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک بۆ کە زیاتر لە هەمووان ئومەتەکەی خۆی خۆشویستووە، ئێمەی خۆشویستووە، کاری بۆ کردوین کە بەلان ڕێدا نەڕۆین لە هەردوو دنیاە سەرفراز بین. زۆر باشە، ئێمە دەمانەوێت لەسەر ئەم مەقولەیە لەسەر ئەم دەستەواژەی ڕاوەستین کە خۆشمان دەوی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بزانین کە چۆن خۆشمان دەوێ، خۆشەویستی چۆن دەربڕین، چۆن پیشانی بدەین، چۆن ئەو پێغەمبەرەمان خۆش بووە کە ئەو ئێمەی بەکردەوە زۆر خۆشویستووە. بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بەڕێز مامۆستا حسین ئاغا بانخواز میوانی بەرنامەکەمانە. مامۆستای بەڕێز بەخێر بێن. زۆر باشە، وەک کە ئاماژەمان پێدا کە هەمومان هەموو ڕۆژێک دووپاتیەکەینەوە، زیاتر لە هەموو کات لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە دروشمێک بەرزەکەینەوە کە تێیدا هاتووە خۆشمانەوەی پێغەمبەری خوا. من ئەمەوێ پرسیاریەوە بکەم کە ئەم خۆشەویستیە دەبێت چۆن بێت؟ بە ناوی خوای پەروەردگار، دیارە ئەم بابەتە و ئەم بەرنمەیە بەرنمەیە کە دەتوانین بڵین گرنگێکی زۆری هەیە دەربارەی قسەکردن لەسەر ژیانی پێشەوایەکی گەورە سەردار و سەروەرمان، بە تاکید نەک بە بەرنمەیەک و بە سەدان بەرنامە و هەزاران بەرنامە و هەزاران مێزگرت من ناتوانین تعبیر لە خۆشەویستی ئەم سەردار و سەروەرە بکەین، بەڵام ئومێد دەکەین ئەم بەرنمەیەش دڵۆپێک بێت لە دەریایەک لە خۆشەویستی ئەم سەردار و سەروەرە. یارە خۆشەویستی بۆ ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەوەدا دەبێت کە ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەردار و سەرمەشقە کە خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە، یعنی پێغەمبەر بۆ هەمووانتان، لەکم واتە بۆ پیشەوەران، بۆ جوتیاران، بۆ دەردەداران، بۆ خێزانداران، هاوسەران، بۆ مجاهیدکاران، بۆ عیبادەتکاران، بۆ هەمووتان. اینجا وەلەکم یعنی بۆ هەموو لایەنەکانی ژیانیشتان، بۆ هەر بوارێک لە بوارەکانی ژیانتان ئێوە دەگەڕێن پێغەمبەر سەردار و سەرمەشقتانە، سەردار و سەروەرتانە. چونکە بەڕاستی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە بەڕەحم بووە، ئەوەندە بەبەزەیی بۆ ئومەتەکەی، ئەوەندە شاهیدی بەسە کە خوای پەروەردگار دەفەرمێ النەبیو ئەولا بالمؤمنین من ئەنفوسهم، پێغەمبەر بۆ ئیمانداران لە پێشترە لە خودی خۆشیان. ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ئومەتەکەی وتووە ئاگاداری کردوینەوە لە مەترسیەکان دووری خستوینەوە، قەت خۆمان ناتوانین ئەو حەقیقەت و ڕاستیە بە خۆمان بگەێنین. بەڕاستی ئەوەندە بەسە کە خوای پەروەردگار یادی ئەم پێغەمبەرەی کردووە، واتە ناونیشان و گەورەی ئەم پێغەمبەرەی بەرز نرخاندووە لای خۆی پەروەردگار کە دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ئەی موحەممەد ئێمە ناوی تۆمان بەرز کردوێتەوە. کەسێک خوای پەروەردگار ناوی بەرز کاتەوە بە تەئکید لە هەموو عالەمە ناوی بەرز دەکرێتەوە. ئەمەش بە واقعی لە ژیانی ڕۆژانەمانە دەرچی پێدەگرێت. ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆرترین کەس ناوی محەممەد ئەوڕۆ العالەمە، تقریبا زیاتر لە 7 ملیۆن کەس ئەمڕۆ لە جیهانە ناوی محەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام. بە پێی ڕاپرسیەک کە لە پێگەیەکی ئەلەکترۆنی کە گۆڤاری ڕۆژنامەی کۆمەڵ کردی لە ژمارە 266دا، تامان پێگەیەکی عالەمی بوو کە کردی، ئەم کەسایەتیانە لەناو 22 کەسایەتی عالەمیدا چێت بەلاوە گرنگە، بە کام کەسایەتی معجەبی. تامان نەتیجەکە جگە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر عیسای تێدا بوو و چەندین کەسایەتی وەکو لینین و مارکس و ترۆتسکی و
ڤۆڵتێر و جانجاک ڕۆسۆ و اینجار زۆرێکی تر لە کەسایەتیەکانی عالەمی دەرەنجامەکە چۆن دەرچوو لە 1986 پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام لە 1913 پێغەمبەر ئیسا بوو ئەوانی تریش بە هەمویان لە 101 ینی ئەوە حقیقەت و ڕاستی ئەم ئاەتە دەردەخات کە خوای گەورە دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک ڕاستی ئێمە هەر چۆنێک هەوڵ بدەین ئەنی ناتوانین خۆشەویستی ڕاستەقینەمان ئەوەی کەشایەنە بە پێغەمبەری خوا دەری ببڕین نەک ئێمە ئەوە تا خەڵکانێکی دوور لە دین کە هەروەکو عەرەب دەڵێ وەالفەضل ما شەهیدە به الأعداء گەورەی ئەوەیە کە خەڵکی نەیار شاهیدیت بۆ بدە تە مێژونووسی گەورەی فەڕەنسی غۆستان لۆبۆن دەڵێ ئەگەر پێوەری مرۆڤایەتی یان کەسایەتی مرۆڤەکان بەکارکردن بێت پێغەمبەری ئیسلام لە سەروی هەمویانەوەیە ئەوە تا مایکل هارت وەکو معلومە لەو 100 کەسایەتیانی کە لە عالەمە ڕیزی کردوون کەسایەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام خستووەتە پێش هەمویانەوە ئەوە یۆلدۆرانت کە لە مێژوەکەی خۆیدا وەکو کەسایەتیەک باسی دەکات کە نمونەی نییە ئەمانە لە دەرەوەی ئەمانە لە دەرەوەی بازنەی ئیسلام بەڵێ واتە خەڵکانێکی یەکجار زۆر ئەنی ئەجابی خۆیان بۆ پێغەمبەرە دەربڕیوە بەڵام ئێمە کە شوێنکەوتی ئەو پێغەمبەرین دەتوانین بڵین تا ئێستا ئێمە حەقی خۆشەویستیمان بۆ پێغەمبەرە نەداوە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام لە هەر کەسێکمان بپرسی لە بازنەی مسلمانان و ئیماندارانە هەمووان دووپاتی ئەوە ئەکەینەوە تەئکید لەسەرەوەکەینەوە کە کەسێک کە خۆشمان بوێ پێغەمبەرە ینی کەس گرفتی نییە لەوەی کە پێغەمبەری خۆی خۆشەوێ ئایا ئەمە بەسە؟ نەخێر خۆی شاعیرێک هەیە دەڵێ من ادعى شيئا طولب بالبينة فإن لم يأتي به فإنه كاذب هەر کەسێک بانگەشی شتێک بکات داوای بەڵگەی لێ دەکرێت گەر نەیتوانی بیهێنێ بە تاکید ڕاز ناکات درۆزنە ئێمە کە بانگەشەی خۆشەویستی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت لە واقعمانە لە ژیانی ڕۆژانەمانە ڕەنگ بداتەوە من چۆن دەیسەلمێنم پێغەمبەری خوام خۆش دەوێت عەلەیهی سەڵات وەسەلام یەکەمین شت دەبێ بەڕاستی من شوێن پێی ئەو پێغەمبەرە بگرم منهەجەکەی ئەو لە ژیانما پیا دەکەم قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێت پێیان بڵێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێت هەستن شوێن من کەون بە ڕێبازی مندا بڕۆن بۆ ئەوەی کە خوای گەورە يحببكم الله هەم خۆشی بوێن هەم خۆشەویستیشتان بکە لە لای خەڵک تەنها بەوەندە ئیکتفا ناکە بۆیە هەموو ئەو کەسانەی کە ڕێبازی پێغەمبەر دەگرنە بەر عەلەیهی سەڵات وەسەلام دڵنیابە زۆر لە ناو دڵی خەڵکا خۆشەویستن واتە من پێم عەجائیبە کەسێکە بە دوو بەرنامەیەکی شەق و شڕ کەوتووە بەڵام لەو لاشەوە لە یاد و مناسبەیەکە لە ڕۆژێکە بەڕاستی ئەمە غەدرێکە ئێمە لە پێغەمبەری خوای دەکەین کە یاد و مناسبەی پێغەمبەری خوا تەنها کورکەینەوە لە ڕۆژێکە یا لە مانجێکە ئەو کاتەی چی زیاتر لە بۆنە مناسبەکانی تر لە ڕۆژی دایک و لە ڕۆژی کرێکاران و جوتیاران و یادی نەورۆز و مناسبەیە ئەکرێ بە حرفی پێمان بڵێ ئێمە چۆن بکەین بەدەل لەوەی کە ئێمە بانگەشە بکەین ئیدعا بکەین کە مسلمانین نوێژەکەین ڕۆژوەگرین چیتر ئەبێ بکەین بۆ ئەوی بریتی بێ لەوەی کە ئێمە پێغەمبەرمان خۆشەوێ بڵێ من پێم وایە جانبێک لە جانبە سەرەکیەکانی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە زۆر زەق بووە لە سەرەتای پێغەمبەرایەتی و هەتا کۆتایی لەگەڵیدا ڕۆیشتۆ پێوە پابەند بووە مەسەلەی واقعی بوون بووە مەسەلەی لە واقعدا ژیان بووە ئەمڕۆکانە ئێمە مسلمانان دەتوانم بڵێم زۆر دوورین لەم ڕێبازە ئێمە لە واقعدا ناژین بەڵکو لە مێژوودا دەژین دەگەڕێینەوە بە سەردەمانی سەر عەسری سەلەف و ئەمانە ئەوان چیان کردو ئێمە جواب بکەین مەبەست لەوە ئەگەر ڕوونی کەیتەوە لە واقعا ژیان جیاوازی چیە لەوەی کە لە مێژووا بژی یعنی سیر کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە یەک ئایەتی قورئان کە باسی پێغەمبەر دەکا دەفەرمێ یەتلو عەلەیهیم ئایاته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة قرآن هاتو تعريفي بيغمبر بۆ دەکات پێغەمبەر چی بووە يعلمهم الكتاب والحكمة فێری دووشتیان کات کتاب قورئانە حکمت سنت و ڕێبازەکەی ئەوە بۆچی لێرە خوای پەروەردگار نافەرمێ يعلمهم الكتاب والسنة بۆچی لێرە سنەتی پێغەمبەری خوا بە حکمت دێنێ واتە یعنی ئەگەر ئێوە دەتانەوێت پێغەمبەر بناسن ماهیەت و حقیقەتی پێغەمبەر بریتیە لە حکمت حكمة يعني شيء أي التصرف حسب مقتضى الحال هل سكوت كردن بپی داخوازی کات
هەر کاتێک چی خواستوە چی پێویست کردو ئاوای کردووە یعنی نەچۆ بە شێوازێکەوە دۆگما بێت و یعنی ئێستا ئیوامان هەیە ئەمڕۆکانە ئیدعای شوێنکەوتی ئەو پێغەمبەرە دەکا بەڵام تەماشا دەکەی دەقێک هەیە لەوانەیە بۆ سەردەمێکە بۆ بارودۆخێکی تایبەت بووە بۆ کەسێکی تایبەت بووە ئەو کەسە دەهێنە تەعمیمی دەکات لەسەر هەموو خەڵکە باشە یعنی لە ئەمە واقعی بوون ئەوەیە کە ئێمە ساکانە کەسی چۆکو ابن القیم جوزی ڕحمەتی خوای گەورەی لەسەر بێت دەفەرمێ من ئەفتە الناس بمجرد المنقول من الكتب هەر کەسێک فتوا بۆ خەڵک بدات تەنها بەو دەقانی کە لەناو کتێبەکان وەری دەگرێت و کتێبێکی دەخوێنێتەوە یەکسەر فتوایان بێت بەڵام على حسب اختلاف عوائدهم وعاداتهم وأزمنتهم وأمكنتهم بەڵام حساب بۆ سەردەمیان ناکە حساب بۆ توانایان ناکە حساب بۆ کاتیان ناکە دەفەرمێ فقط ضل وأضل ئەوە خۆشی گومڕا بووە خەڵکیش گومڕا دەکات واتە دەقەکان بە پێی واقعەکان بگۆڕێن ئەو دەقانەی کە قابلی گۆڕانن بەڵام بەداخەوە ئێمە ئەو دەقانەی کە نەگۆڕن ثابتن ئێمە ئەوان دەگۆڕین ئەو دەقانەشی کە قابلی گۆڕانیان هەیە نایانگۆڕین ینی لەگەڵ واقعە نایانهێنینەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بەزەقی ئەمەی لە ژیانان ڕەنگی پێداوەتەوە دین وەکو دەرمان وایە دەرمان بە پێی وەسفەی توبی دابندرێ بە پێی ئەوەندەی کە بۆ دیاری دەکات پێی چاک دەبیتەوە بەڵام بە هەڕەمەچی ملی لێنێ و بتوێت زۆر کەس سێدەڵە بە دەرمان خۆی کوشتووە حەبی خواردووە ئەو دینەش بە نەزانی بەکاری بێن دەتکوژێ ئەگەر بگەڕینەوە بۆ مێژوو ئەوانەی کە پیان وێرە فیڕەقی ضال بۆچی گومڕابوون لەبەرەوە یا سەریان کرد یا کورتیان کرد ینی نەچوون بە پێی ئەو واقعە بژین کە پێغەمبەری خوا ڕۆژ دەگەڵیان کەوانەیەکی بچووکم بێتە جەنابی مامۆستا بۆی هاوکاری بکەم لەوەی کە ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانین سەرەکەین دوو لە ڕووی جەناب و بینەران مەسەلەن درۆمان زۆرە گەندەڵیمان زۆرە باشە زوڵمکردنمان زۆرە تعدا و سنوور بەزانەکانمان زۆر زۆرن غەشکردنمان زۆر زۆرە حرام خواردن و ئەو بابەتانەمان زۆر زۆرە ئەمە ڕێک ئەوە ناگەێنێ کە بە پێی واقع ئێمە نەمانتوانیوە و دینە بەکاربهێنین یعنی ئەگەر بگەڕێنەوە وۆژ ینی واقعەتی پێغەمبەری خوا ئەوە بووە قورئان بەرنامەی ژیان بووە بەس پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی قورئانێکی بەرجەستە بووە لە واقعە یعنی کانە قورئانە یەمشی کانە خولوق القورئان خولوق و ڕەوشتی پێغەمبەری خوا بریتیوە لە قورئان واتە کە سەیری پێغەمبەری خوا دەکرد قورئان تەماشا دەکرد ڕێ پێغەمبەری خواوای دەکرد بەڵام ئەمڕۆ بەداخەوە کە ئێمە ئیدعای شوێنکەوتەی پێغەمبەر دەکەین مەز ئەخلاقمان واتە ئەفعالمان لەگەڵ ئەقوالمان لێک جوداوە لیمە تەقولون ما لا تفعلون قسێک دەکەین بەڵام عەمەلمان وا نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاگاداری دەکردینەوە کە ئێمە زیاتر یعنی ئەم دینە بە ئەخلاقمان بڵاوکەینەوە واتە بچینە ناو خەڵکەوە پێغەمبەری خوا دەیفەرموو ئێوە ماڵ و سامانتان نییە بەڵام ئەخلاقتان هەیە إنكم لن تسعوا الناس بأموالكم ولكن سعوهم بأخلاقكم ئێوە ماڵتان نییە بتوان بە ماڵ و سامان خەڵک بگرن یا خەڵک بکڕن بەڵکو ئێوە ئەخلاقتان هەیە دەتوان بە ئەخلاق کار بکەنە سەر دەور سەیری کە بە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە هیجرەت دەکا بۆ شاری مەدینە بەڵێ یعنی مەدینە پێی دەوترا چی پێی دەوترا یەثریب یعنی چی ئەی مرکز الفساد يعني مەڵبەندی تاوان لا تثريب عليكم اليوم لا جناح عليكم هەموو جۆرە تاوانێکی يعني لوتکەی فەسادی لە مەدینە دابوو لە یەثریب دابوو فەسادی ئەخلاقی فەسادی اقتصادی فەسادی کۆمەڵایەتی فەسادی هەموو جۆرانی بەڕاستی دەتوانم بڵێم کۆمەلگایەکی ئاژەڵی هەموو شتێک تێدا بوو بەڵام بەچوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆم شارە بوو بە مەدینە بوو بە شاری بەیەکەوە ژیان و تەبایی بەڵام ئایا پێغەمبەری خوا کە چووە ئەم شارە بەچی توانی ئەم کۆمەلگایە بگۆڕە چی کرد ئەوەی کە پێغەمبەری خوا کردی لەبەر ئەوەی ڕیشی جوان بوو لەبەر ئەوەی ذیکری زۆر دەخوێن لەبەر ئەوەی ماشەڵڵا چەندە لە عیبادەتدا دەما ئەمە بابەتێک و پێوەست بەخۆیەوە بەڵام ئەوەی کە پێغەمبەری خوا کردی عەلەیهی سەڵات وەسەلام بریتی بوو لە چاکسازی بریتی بوو لە گۆڕانکاری ئەوەی ئەو کۆمەلگایەی پێوەتلا بووە ئەو پەتا و قەیرانانی کە ئەم کۆمەلگایە تێکەوت بوو جارێ دژمنایەتی بۆ 100 ساڵ 200 ساڵ مابووە تیرەی ئەوس و خەزرەج تیرەی تەغڵ و بەکر ئەو جاکانە دیاردەیەکی مەترسیدار هەبوو وەکو کۆیلایەتی نەیهێشت زیندە بەچاڵکردن پێغەمبەری خوا بنبڕی کرد نەیهێشت هەموو ئەو نەخۆشیانی هەبوو ئەو خەڵکێک کە تا دوێنێ شیریان لێک دەست و یەکتریان دەکوشکردنی بەبرا
واتە ئەوەی کە پێغەمبەری خوای والێ کرد ئەم کۆمەلگایە بگۆڕێ ئەخلاق و ڕەوشتەکەی بوو نەک عیبادەت و ئەو شتانی کە پەیوەندیدارن بەخۆیەوە. زۆر باشە جا پرسیارەکە ئەمەیە بۆچی کۆمەلگای ئیسلامیەکانی ئێستا هاوشەوەی ئەو کۆمەلگەی کە پێغەمبەر دروستی کردو صلی الله علیه وسلم لە مەدینەیە نین. ئەگەر وا بانایە بە تەکید هەمان دەرئەنجامیش دەهات بەدەستەوە کە لە سەردەمی پێغەمبەری خوادا لە ماوەیەکی کەمە ئەو گۆڕانکاریەکرا لەبەرەوەی ئەو خەڵکە پابندی ئەو منهەجە نیە کە پێغەمبەری خوا هێناوێتی وەکوتم بە ناو هەوین مسلیمین بەڵام بەواقع مسلیم نین. کەسێکی وەکو محەممەد غەزالی نووسەرێکی گەورەی میسری بوو قسێکی زۆر جوان دەکا دەڵێ ئینە انتشار الكفر في العالم يقع نصف أوزاره على المتدينين بسوء تصرفهم وسوء صنيعهم وسوء أعمالهم. دەڵێ بڵاوبوونەوەی کوفر لە عالەمە نیوەی تاوانەکەی ئۆباڵەکەی لە ئەستۆی مسلمانانە لەبەرەوەی هەڵسو و کەوتیان تەعاملیان ئەخلاقیان ناشیرنە لەگەڵ خەڵکا گونجاو نین. سەی کە سەحابەکان چونکە پەروەردەی دەستی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام داخۆ چ تەعاملیشان لەگەڵ خەڵکا دەکرد. ئایا دینداری تەنها بریتە لە نوێژ و ڕۆژوو ئێمە بەداخەوە بۆیە نەمانتوانی وا بکەین یعنی دینداری و خواپەرستیمان تەنها لە نوێژ و ڕۆژوو شعائیرەکان دابینەوەتەوە لە کاتێکە زۆرترین پاداش لەسەر بواری ئەخلاقیە لەسەر مامەڵەکانە. تەماشا دەکەی سەحابەکان داهاتنە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاریان لێ دەکرد ئەی پێغەمبەری خوا ئەی الأعمال ئەفضل ئەی العمل خەیر. چۆن ئێستا کەسێکی مامەڵەچی دەچێتە ناو بازاڕ پرسیار دەکات داخۆ چ مامەڵەیەک زۆر خێری هەیە معقولە لە مامەڵەیەکە دۆلارێک خێر دەفتەرێک خێر دەکات بەڵام لە مامەڵەیەکی ترا یەک وەرەقە خێر دەکات. معقولە خۆی بە وەرەقەکەەوە خەریکات بەڵام لەولاو یەک دەفتەر دۆلار هەیە ڕۆژانە دەستی دەکەوێت نیکە ئەمە هەڵەیە. سەحابەکان پرسیاریان دەکرد چ کارێ زۆر خێرە ئێمە چی کارێک بکەین زۆر ئیسفادەی هەیە. پێغەمبەری خوا چی پێ فەرموون فەرمووی سرور تدخله على مسلم خۆشیێک بخەیتە دڵی مسلمانێکەوە ئەو تەفرج عنه كربة بەڵایەک مصیبەتێکی لێلابەری ئەو تطرد عنه جوع ئەو تقضي عنه دەینە یان هەژارێکە لەسەری لابەری برسیە تێریکەی هاوکاریکەی بەڕاستی ئەمە دینداری بوو. تەماشا دەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکە لە غاری حیرا بوو کاتێکە هاتەوە یەکەم جار جیبریلی بینی کاتێکە ئیقڕائی پێوت هاتەوەتی ئەی خەدیجە دام پۆش دەلەرزی فەرمووی دەترسم تووشی بەڵایەک بوو مشکلەکەم بەسەر هاتە بێ فەرمووی لا ولن يخزيك الله أبدا نا ئەی محەممەد دڵنیا بخوای گەورە تۆ زەلیل ناکات دڵنیا بخوا تۆ سەرشۆڕ ناکات تووشی هیچ بەڵایەکن ناکات دەزانی تۆ چی لأنك تصل الرحم وتقري الضيف وتكسب المعدوم اینجا فەرمووی وتعين على نوائب الحق ئەتۆ دەزانین چەندە لەگە خەڵکا باشی چەندە هاوکاری خەڵک دەکەی چەندە دڵی خەڵک ڕادەگری چەندە پشت و پەنای هەژار و نەدار و بێباوکانی واتە ئەوەی کە پێغەمبەری خوای گەورە کرد ئەمە بوو. فەرمووی ئەمن هاتووم ئەخلاق و ڕۆشتەکانتان بۆ جوانکەم بعثت لأتمم مكارم الأخلاق. ئەمڕۆ کە ئێمە ئیدعای خۆشەویستی و پێغەمبەرە دەکەین دەبێت مراجعەیەکی ئەخلاقەکانی خۆمان بکەینەوە سەیری عیلاقاتمان لەگەڵ خوادا هەموو قورئان تەماشاکە پەیوەندیەکانمان لەگەڵ خوادا لە 120 ئاەت تێپەڕ ناکە ئەوەی کە باسی نوێژ دەکا ئەوەی باسی ڕۆژوو دەکا ئەوەی باسی ذیکر دەکا باسی قورئان خوێندن دەکا بەڵام چواریەکی قورئان زیاتر لە 1500 ئاەت باسی پەیوەندیەکان دەکا لەگە خەڵکە باسی عیلاقاتمان لەگەڵ جیرانە لەگەڵ خاو خێزانە لەگەڵ دەر و دراوسەیە لە مامەڵە کڕین و فرۆشتنمانە ئەلێرە دەی سەلمێنە ئێمە ڕۆژانە چەند لە مزگەوتین هەموو عیباداتی شەعائیریمان ئێمە ئەگەر هەر 5 فەرزە بچینە مزگەوت هەر نوێژێک 10 دقەشی پێوە بین 50 دقیقە باقی تر 23 ساعات و 10 دقیقەمان پەیوەندیمان لەگە خەڵکە دینە دەرەوە دینە ناو ماڵ ناو بازار دینە دەر و جیران دراوسێ لە زانکۆین لە مەلعەبین لە شوێن ئەلێرە ئەخلاق و ڕۆشتەکانمان دەبێت دەی سەلمێنێک کە ئێمە پێغەمبەری خوامان خۆش دەوێت عەلەیهی سەڵات وەسەلام. جناب من ویستم پرسیاریەوە بکەم کە ئێمە پەیامێکمان هەیە 1400 ساڵ لەمەوبەر هاتووە بۆ مرۆڤایەتی باش سنەتێکمان هەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆی بەجێهێشتووی بەڵام دوو سەردەمی جیاوازمان هەیە باشە دوو بارودۆخ و دوو قۆناغی جیاواز قۆناغێک لە سەردەمی پێغەمبەرە هەبوو قۆناغێک لە سەردەمی ئێستایە کە زۆر لە ڕووی ژیان و گوزەران و
ئەو معاملاتانی کە هەمانە لەگەڵ دەوروبەر و لەگەڵ مادە و داهێنراوەکانە با بڵێن لەگەڵ تەکنەلۆژیای زۆر جیاواز چۆن بکەین کەوەی لەو سەردەمە کراوە و خۆی گەورە پێی رازی بوو پێغەمبەر پێی رازی بووە بە هەمان شێوە هەڵسوکەوتەکانی ئێستاشمان لەم بارودۆخە جیاوازەیە خۆ پێغەمبەر پێی رازی بێ من ئاماژە بەوەکەم کە ئێمە تەکنۆلۆژیامان هەیە باشە پەیوەندیەکانمان بە جۆرێکی تر گۆڕاون هەڵسوکەوت بۆ نمونە هەر تەنها فری نییە ئێستا کەسێک ئەو کاتی کە جەنابەت ئاماژت پێ کرد کە ئینسانێک هەیەی فری زۆربەی لەگەڵ تەکنۆلۆژیای بەکارهێنێ لە ڕێی تەکنۆلۆژیاوە توانێت پەیوەندیەکانی ڕێ بکات توانێت زانیاری بگوازێتەوە توانێت قسە و باس بکە ئێمە چۆن بکەین ئەمانەش تێکەڵی ئەو خۆشەویستە بکەین کە بۆ پێغەمبەر و ئیلتیزاماتی دین لێمان چاوەڕان کراوە خۆی دین دوو بەشە بەشێکی ثابتە ئەوانەی کە بە پێی گۆڕانی کات و سەردەم و کەسەکان گۆڕانیان بەسەردا نایە بەڵام بەشێکی فراوانی دین بریتێ لە متەغەیرات ئەم متەغەیراتە بە واقعی لە ژیانی پێغەمبەردا ڕەنجی داوەتەوە واتە بۆ ئەوەی بۆ ئەوانەی کە دۆگما دین دۆگما دەکەن لەبەر چاوی خەڵک پێیان وایە دین ئێستا زۆر جار بۆ کوتۆ باست کرد ڕوبەڕوو دەبیتەوە لەگە خەڵکانێکی مغریس بێدین دەڵێت چۆن دینێکی چەسپا و بڵێ وەستا و بۆ بارودۆخێکی گۆڕاو بە کەڵک دێ دینێک لە سەردەمی حشتر و نازام چی داهاتبێ 1500 ساڵ ئێستا دەتوانێمە سوودی لێ ببینین بەداخەوە یعنی هەر چەندە تەکنۆلۆژیا پێشکەوێ ئیلم زیاتر دەرکەوێ زیاتر ڕووی گەشی ئەم دینە دەردەکەوێت بەداخەوە دەبووی ئێمە ئێستا ئەو تەکنۆلۆژیایە لە مەسلحەت و بەرژەوەندی ئێمەدایە کە ئێمە بتوانین ئەو دینەی خۆمان جوانی دینی خۆمان دەرخین سیر کە پێغەمبەری خوا واقعیانە ژیاوە کە ئێمەش دەبێ واقعی بین سەحابەکان واقعی ژیاون سی کەسی چووک ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت پرسیارێکی لێ دەکەن بڵێ ئەی ئیمام ئەو شتە چۆنە وەڵامیشان دەداتەوە پاشی چەند ساڵێک هەمان پرسیاری لێ دەکەنەوە بەڵام وەڵامێکیان دەداتەوە بە گۆشەی 180 پێچوانەی لەگە وەڵامی پێشوو ئەوش لێی دەپرسم باشە ئەی ئیمام ها ئەو کاتی چی دوتووە کەسی ئێستا چی دەڵێ فەرمی ذاکە على ما علمنا وهذا على ما نعلم فەرمی ئەو کاتی وامان زانی و ئێستا وا دەزانین ئەو کاتی بارودۆخێک بۆ ئێستا بارودۆخێکی ترە سێری ئیمامی شافعی کە کاتێ لە عێراقا قەولی قەدیمی هەیە کاتێک کە دەگوازێتەوە بۆ میسر ژینگەکە گۆڕا بارودۆخی گۆڕا قەولی جەدید پەیدا دەکات معنای ئەوە نیە لە قسەکانی پێشێ پەشیمان بووبێتەوە معنای ئەوەیە ئەم بارودۆخە ئەم ژینگەی ئەوە دەخوازێ مامۆستا باپیر جوانە فەرمێت زۆربەی کاتە فەرمێ وەڵامی پرسیارە تازەکان بە وەڵامە کۆنەکان نادرێت جازانان دەفەرموون ئینسانی موسڵمان دەبێت دوو کاردانەوەی هەبێ یەکەم لە ڕوویەکە بەرەو پێش دەچێت لە ڕوویەکە بەرەو دوای دەگەڕێتەوە ینی ئەوەی بەرەو پێش دەچێت یعنی عەصریەة المواجهة وسەلەفیەة المەنهەج یانواتە لە ڕووی مەنهەج و بەرنامەوە وەکو عەقیدە ئینسان دەبێت سەلەفی بێ سابت بێ بەڵام لە ڕووی ڕووبەڕووبوونەوە گۆڕانکاریەکانە دەبێ بەرەو عەسری بی سەیری پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام چەندە واقعیانە تەعاملی کردووە پرسیاری لێ دەکەن ئەی پێغەمبەری خوا دەربارەی سەرقەبران دەفەرمێت لەعن الله زوارات القبور نەفرەتی خوا لەو ئافرەتانی زۆر سەردانی سەرقەبران دەکەن دوای فەرمی ئینی كنت نهيتكم عن زيارة القبور الآن فزوروها فإنها تذكركم الآخرة من ڕێگریم لێکردبوون سەردانی سەرقەبران کە بەڵام ئێستا بچن لەبەر ئەوەی قیامەتان بیردێنێتەوە باشە بووە لە پێشدا ڕێی لێگرتن بەڵام دوای ڕێگای پێدا ئەو بارودۆخەی کە یەکەم جار ڕێی لێگرتە بوون خەڵک نەزان بوو خەڵک سەرەتای موسڵمانبوونی بوو کە دەچوو سەرقەبران بەخۆی دەشێشا ئێخەی خۆی دادەڕنی بەخۆی دەگری کەلتورێکی خراپ هەبوو بەڵام دوای کە تێگەیشتن بارودۆخەکە گۆڕا پێغەمبەری خوا ڕێک ئاراستەکەی بۆی گۆڕی تەماشاکە هەر هەمان شت هەمان پرسیار بەڵام بە دوو ئاراستەی جیاواز یعنی بە پێی حتا فتووا چییە فتوى زانان دەفەرمون تتغير حسب الزمان والمكان والأشخاص والأحوال بەپێی کاتەکان شوێنەکان کەسەکان دەگۆڕێ ئێستا ئێمە لە قورئانە دوو جۆرە پرسیارمان هەیە ويسألونك ويستفتونك يسألونك دەربارەی شتێکە کە معلوم نییە نازانرێت چییە بەس يستفتونك فتوایە دەربارەی شتێکە دەزانرێت چییە بەڵام ئەو بارودۆخەی تێیدای چۆنی بەکاردێنی چ جۆرە تەعاملێکی لەگەڵ دەکەی ئێستا سیر کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره گۆڕینی منکر واجبە هەر جۆرە منکەڕێک بێت بەڵام بۆ گۆڕینی منکر سەیری واقعی خۆت دەکەی
بزانی تۆ لە چ بارودۆخەکەی جارێ ئەو ژینگەی تۆی تێدای توانای گۆڕین ئەو منکەڕەت هەیە دەسەڵاتت هەیە دەفەرمێ ئەگە دەسەڵاتت هەیە فەلیغەیڕ بێتی سەیری ئەگە دەسەڵات تێدێ بەدەست بیگۆڕی فإن لم يستطع فبلسانه ئەگەر نەیتوانی بیگۆڕێ بەدەست ئەو کاتەی سیر دەکا بەڵام دەبێت بە زمان بەڵام کام بزن دەبێت علمی پێ بێ وإن لم يستطع جاری بە بارودۆخەکە مساعد نییە بۆ دەبێت بە زمان بیگۆڕێ زانایان دەفەرمون تغییر المنکر باليد عمل الأمراء گۆڕینی منکەر بەدەست ئیشی دەسەڵات وتغيير المنكر باللسان عمل العلماء وگۆڕینی منکەر بە زمان ئیشی زانایانە وتغيير المنكر بالقلب عمل الضعفاء وگۆڕینی منکەر بە دڵ بەس بە دڵ پێ ناخۆش بێ ئیشی لاوازەکانە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو کاتێکە بارودۆخەکان چۆن هاتوونە پێش ئاوا تەعاملی کردووە سە دەربارەی ڕیش سنەتیشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئیوا هەیە کردوویەتی واجب بەڵام سەیریکە کەسێکی وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لەسەر لە کتێبی اقتضاء وصراط المستقیم دا قسێکی جوان دەکەم پرسیاری لێ دەکەم دەربارەی مەسەلەی ڕیش دەفەرمێ ئەسڵی ڕیش بۆ مخالفەی یەهود و نەسارە خالف اليهود والنصارى باش بەڵام دەڵێ کاتێک تۆ مخالفە یەهود و نەسارا دەکەی يكون في حالة الاستخلاف ولا يكون في حالة استضعاف دەبێت لە تۆ لە دەسەڵات دابی بەهێز بی نەک لە کاتی لاوازی بێ دەسەڵاتیدا کە تۆ ڕیشت هێشتەوە ئەو جا زەرەدێکی زۆر گەورەتر بکەیت دەڵێ ناکەی ئەو کاتەی بارودۆخەکەت مساعید نییە تۆ دەگونجێ قد يكون موافقتهم في دەڵێ قد دەگونجێ لەو کاتە موافقیان بکەی وەک وام بکەی لە تاشینی ڕیشە واتە ئەمە ئەسڵی دین نییە من بچم شتێکی گەورەتری لەدانێ واتە ئێمە کە تەماشا دەکەین لە تەعاملی پێغەمبەری خوادا لەگەڵ واقعە یعنی ئێستا لە سەردەمی ئەبوو عەلای مەودودی لە پاکستان طبعا هەڵبژاردنێ کرا لە بینی دوو کەسە ئەیوب خان پیاوێکی ساڵم بوستەمکار بوو لە بینی کەسێکی تری وەکو فاتیمە جەناح کە ئافرەت بوو لە کاتی هەڵبژاردنەکەیە چوونتیان دەنگ بەچێ بدەین چونە لای ئەبوو عەلای مەودودی فەرمووی دەنگ بدەن بە فاتیمە جەناح ئاخر وتیان کۆمەڵەکەن دەڵێن جائیز نییە دەنگ بە ئافرەت بدرێ لەبەر چی دەڵە دەق هەیە بڕدراوەتەوە دەقی چی هەیە دەڵێن پێغەمبەری خوا فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام لن يفلح قوم ولوا أمرهم امرأة قومێک سەرفراز نابێت کە ئافرەت سەرپەرشتیاریان بکە فەرمووی وهل يفلح الله قوما ولوا أمرهم طاغية ئایا کۆمەڵگایەک سەرفراز دەبێت کە زاڵمێک سەرپەرشتیاریان بکە سیرکە واقعەکە وا دەخوازێت واقعەکەەوە خۆی لێرەدا ئێمە بۆچی دواکەوتوین لەبەرەوەی ئێمە دینمان دواخستووە جەنێکسان بە پرسیارێک لەوە بکەین لەوانەیە کەسێک گوێی لە ئێمە بێ و بڵێ ئایا هەموو کەس ئەکرێ بۆ خۆی واقعەکە بخوێنێتەوە یان کەسانێک کە توانای خوێندنەوەی واقعەکیان نییە چۆن دینداریەکە بکەن دیارە تێگەیشتن لە دین هەموو کەس ناتوانێت بەو شێوازەی کە وەکو خۆی دین پێویستەوە لێ حاڵی بێت بەڵام ئێمە دەبێت بەڕاستی چۆن دەگەڕین بە دوو کەسابەت و دابینکردی پێداویستی ژیانی ڕۆژانەمان ئاواش بگەڕین بە دوو علم و زانستە طەلەب العلمی فەریضە تێگەیشتن لە دین فەرز و واجبە کە تۆ لە دین حاڵی ببی بەڕاستی حاڵ و باڵشت ئاوا بەرەدوا ناچێ کۆمەلگاش ئەوە بەرەدوا ناچێ ئەم دینە بەڕاستی یعنی هەموو حەضارەت و تەقەدم و پێشکەوتنێک لەم دینەدا بووە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمانی زوو بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئێستا خۆمان هەڵگیری ئەم دینە نین نمونەیەکی جوانی ئەو دینەمان نیشان نەداوە لەبەری خۆمان چاک لە دین حاڵی نەبووین دەبێت بگەڕێنەوە بۆ لای زانایان دەبێت بگەڕێنەوە بۆ سەر ئەسڵی دین ئەگەر دەزانم ئەوە بۆ خۆم پێویستە ئیستینباط بکەم لە داخەکانە تێفکرم نەک بۆ هەرچی بەبێ بەڵگە ئێمە شت نەکەین باش عولەما زانانی عەسری دەربارەی ئەم بابەتە چین چکۆ یەکێ لە سەرچاوەکانی دین ئیجماعی عولەمایە هەتا ئاڕا عەقڵ خوای گەورە بۆ عەقڵی داوە بە ئێمە دەگەڕین لە ناو دەقانەیە کە دەقێکی وازع لەسەر بابەتەکە نەبوو ئێمە بەپێی بارودۆخ و سەردەم ئێستا سیرکە مەسائیلی جیهاد یەکێکە لەو شتە گرنگانی کە پێغەمبەری خوا بەردەوام کردوێتی قورئان دەفەرمێ وەجاهدوا في الله حق جهادی جیهاد کەن لە پێناوی خوا حق جیهاد بۆیش کە دەچینە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە شاری مەدینە سەلامی لێ دەکەین دەڵێین السلام عليك يا رسول الله نحن نعلم أنك قد بلغت الرسالة وأديت الأمانة ونصحت الأمة وكشفت الغمة وجاهدت في الله حق جهادي زانا عند فرمون حق الجهاد يعني شي حق الجهاد معناه أويا كجهاد ميكانيزم وسيليك بو خدمة الدين
بەڵام میکانیزمەکان وەسایلەکان زۆرن. دەگەڕێم بزانم چ میکانیزمێک چ وەسائلێک گونجاوە لەگەڵ ئەو بارودۆخ و سەردەمەی تێیدام کە خزمەت بە دینەکەم دەکات ئەوە بریتە لە حەق الجیهاد. یعنی زانایان دەفەرمون المجاهد کالمزارع. مجاهد وەکو جوتیار وایە. جوتیار بۆ ئیش و کارەکانی خۆی بۆ کشت و کاڵەکەی بۆ بەرهەمە زراعیەکەی دەیان وەسائلی هەیە، پاچی هەیە، پێمەڕی هەیە، بێژنگی هەیە، بیوری هەیە، نازانم چی هەیە. لە هەر کاتێکا دەچێت بۆ کارێک ئەو وەسیلە دەبات کە لەگەڵ کارەکەی یاگونجاوە. معقول نییە بچێ بۆ گەنم دروێنێ و بیوری بەرێ. ینی ئێمەش لە کاتی جیهادکردنا یعنی وەسائلەکان چین؟ ئەو کاتێک کە پێویستی بە تفەنگە و بە چەکە دەبێت چەک تاودەینێ. ئەو کاتێک کە پێویستی بە قەڵەمە قەڵەم تاودەدەینێ. ئەو کاتێک پێویستی بە دەعو بانگەوازە، پێویستی بە کاری خێرخوازیە، پێویستی بە کاری سیاسی و پەرلەمانیە، پێویستی واتە بە پێی بارودۆخەکان دەبێت ئێمە بگۆڕین. ئەو دۆگمانی وشەیەکی حەقە بەرامبەر سوڵتانێکی جائر. لەو کاتەشە گەورەتری جیهادە. یعنی هەر شوێنێک هەر واقعێک پێویستی بە جیهادێک دەکات. بۆیە ئەمە محەبەتە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمە دەڵێین بەڕاستی لە خۆشەویستی پێغەمبەری خوادا بە قسە دەیڵێن، بەڵام بەڕاستی بە عەمەل جێبەجێمان نەکردووە. من با ئەو پرسیارەشە بکەم لە مانگی مەولودا بە تایبەت ئێمە بۆنەوە هەنگسازەکەین بۆ دەربڕینی خۆشەویستی. ئەمە کردارێکە ڕاستە مەطلوب نییە، بەڵام پێمان خۆشە وەکو کۆمەڵگەیەکی ئیسلامی ئەمە پیشان بدەین کە پێغەمبەرمان خۆشەوێ. ڕات بەرامبەر ئەم جۆرە دەربڕینە خۆشەویستیانە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆنە؟ پێم کارێکی زۆر باشە، چونکە ئەمانە ناچنە چوارچێوەی عیباداتەوە، ئەمە عادات. وەزانانیش دەفەرمون نیەت الصالحە تقلب العادة العبادة. نیەتی چاک عادەتەکان دەکات بە عیبادەت، بە نیەتی چاک. بەڵام نیەتی خراپ عیبادەتیش دەکاتەوە بە عادەت، تێک دەدا. بۆیە زانان دەفەرمون العاقل من حول عادات و عیبادە. عاقل کەسێکە عادەتەکانی دەکات بە عیبادەت. ئێمە کەسێک کە دەڵێ یادی لەدایک بوون حەرام و جائز نییە، بۆ مەسائلی معاملات بۆ مەسائلی عادات دەبێ ئێمە بەڵگەمان هەبێت، بڵێن لە فڵان شوێنە پێغەمبەری خوا وای گوتووە نابێ بکرێ، کە پێغەمبەری خوا نەیکردو بەڵگە نییە لەسەر حەرامی. ئەمڕۆکانە بارودۆخێک ژینگەیەک بۆ ژینگەیەکی تر دەگۆڕێت. بەڕاستی ئەو پەڕی جەهل ناواقعیش ئەوەیە تۆ بچی فتوای وڵاتێکی تر بێنی بەس بۆ شوێنێکی تر جێبەجێکەی. ئیمامی مالیک قسێکی جوان دەکات، دەفەرمێ الجاهل من لا يعيش زمانه. جاهل و نەفام کەسێکە لە سەردەمی خۆی داناژیە، لە بارودۆخی خۆشی داناژیە. پێغەمبەری خوا بۆ واقعی بوو، هو الذي بعث في الأميين لەناو خۆیاندا بوو، رسولا منهم لەناواندا بوو، بە زمانی واندا. کەسێک لەناو خەڵکە دەتوانێت ئێش و ژان و معانەتی گەلەکەی بزانێت کە لە ناویاندا بێت. دەچێت لەو لاوە فتوان بۆ دێنە لە ئەزهەر لە ئەوروپا لە سعودیە لەکوێ جارێ و فتوای وڵاتێ بە وڵاتێکی تر نابێت، بارودۆخەکان جیاوازن. هەتا من جارێ لە سعودیە لەگەڵیچە لە زانانی و باسی ئەوەمان کرد. لە کاتێکە وڵاتی سعودی کە تۆ بوترێ مەولودی پێغەمبەر جائز نییە، لەوانەیە بۆ سنووی بۆ وڵاتی ئێوە جیاواز بێت. دی چۆن؟ لەم وڵاتەیە لەوانەیە سەدان زانکۆ هەیە بەس لەسەر سی ڕۆژانی پێغەمبەر، سەدان مەعاهید هەیە، سەدان ڕۆژانە مەجالیس هەیە تایبەتە بۆ بوارە. بەڵام لە وڵاتێکی تر کە لەوانەیە ساڵە و ساڵ جارێ باسی پێغەمبەر ناکرێت، هیچی تێدا نییە. ئایا ئەو واقعە لەگە واقعە وەکویەکە؟ وتی بەتەئکید وانێ ڕاستە. لەگەڵەوەشە ئێستا لە سعودیە جۆرە کرانەوەیەک هەیە کە لای ئێمەش تەنانەت تێبینی لەسەرە یانی وەنیە ئەوە ئەویش مەسەلەن هاتووە بە شوێن کۆمەڵگەی ئیسلامیەکانی ترا کە پێشتر خۆی لێ قەدەغەیەکردن. زۆر باشە مامۆستا لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە، بەڵام پێم خۆشە کۆمەڵێک ئەمە ئەسڵێک بوو کە جەنابەت گەیاندت بە بینەرە خۆشەویستەکان، کۆمەڵێک ئامۆژگاری کە خەڵک لە ژیانی خۆیان چی بکە بۆ ئەوەی کە زیاتر ئەوە ڕەنگ بداتەوە کە پێغەمبەرمان خۆشەوێ، کە دینی ئیسلاممان خۆشەوێ، مسلمانانمان خۆشەوێ. دەبێ ئێمە بگەڕێنەوە سەر ئەسڵ. هەروەکو ئیمامی مالک فەرمووی إن الله لن يصلح آخر هذه الأمة إلا بما صلحت به أوله. خوای پەروەردگار کۆتای ئومەتە چاک ناکات بەو شێوازەی کە یەکەم لەسەری بوون. جارێ بابزانین سەحابەکان چەندە خۆشەویستیان بۆ پێغەمبەر هەبوو، بۆیە توانیان ئەو واقعە جوانەش بۆ خۆیان سۆگەرکەن. تا کەسێکی وەکو ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت، کە پێغەمبەری خوا پێی دەفەرمێ، کۆمەڵە سەحابەی لە دەورەم دەفەرمێ ئێوە تەمەنیاتی خۆتم پێ بڵێن، ئاواتەکانتان چییە؟ ئەوی دەفەرمێ ئەنا ئەمما ئەنای پێغەمبەری خوا، من دەفەرمێ پێم خۆشە
دائما إنفاق مالي عليك وإدامة النظر إليك دەفەرمێ دەمێ ماڵی خۆم هەمووی لە پێناوی تۆدا سەرفکەم دائما والجلوس بين يديك لە بەردەمی خزمەت جەنابەتدا دانیشم سەیری ڕووی جوانی تۆکەم یعنی خوێندە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا هەیە عەلەیهی سەڵات وسەلام کەسێکی وەکو ئیمامی ئەحمەد وەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ ئەم ئیمامە گەورەیە بۆچی پێیان گوتە ئیمامی ئەهلی سونە ئیمامی ئەهلی سونە لەبەرەوەی هێندە ئیقتیدای بە پێغەمبەری خواوە کردو هێندە سونەتیانە جوڵاوەتەوە دەڵێ لە خەوا پێیان گوتووە قیل في المنام يا أحمد قد غفر الله لك وجعلك إماما يقتدى بك أي أحمد خوا لە هەموو گوناحەکانت خۆش بووە اینجا خوای گەورە دەتکا بە پێشەوایەک خەڵک شوێنت دەکەوێت دەبیتە سەر مەزهەبێک قال بما تی بەچی فەرمی باقتدائك للسنة لەبەرەوەی زۆر تۆ سنەتی پێغەمبەری خوا لە ژیانتا جێبەجێ دەکەی دەڵێ وەڵاهی ڕۆژێ بڕیارمدا حەدیثێک هەبوو پێغەمبەری خوا دەی فەرموو من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يدخل الحمام إلا بمئزر ئەوەی باوەڕی بەخوا بە ڕۆژی دوایی هەیە با لە ناو حەمامیشە پشتە ماڵێک پەڕۆیەک هەر لە خۆی پێچێ با جەستەی دەرنەکەوێت دەڵێ وەڵاهی لە ناو حەمامیشە تەواتی خۆم ڕوود نەکردەوە دەڵێ لە دوای ئەوە بوو کەوا ئەو خەو نەمبینی ئینسان چەندە ئیقتیدا بە پێغەمبەرەوە دەکات عەلەیهی سەڵات وسەلام چەندە سونەتەکانی لە واقعی ژیان لە بەرامبەر ئەو پێغەمبەرەیە شەرم دەکات چەندە ئیتیباع و شوێنپی ئەو پێغەمبەرە ئیتاعی فەرمانەکانی دەکات ما ئەتاکم الرەسوول فەخودوه وما نهاكم عنه فانتهوا زعم تاچوو ئێمە وازمان لەو شتانە هێناوە کە ئەو قەدەغەمان دەکات چەندە لە ماڵماندا بۆنی پێغەمبەری خوا دێ عەلەیهی سەڵات وسەلام چەندە لە ماڵماندا سیرە و ژیاننامە و واقعی پێغەمبەری خوا لە ماڵماندا هەیە ئەمڕۆ بەداخەوە لە هەویەکانمان نووسراوە مسلیم بەڵام لە واقعا مجریم یعنی ئەوەی کە پێغەمبەری خوا پێی وتوین ئێمە ئەومان جێبەجێ نەکردووە بۆیە ئەوەی ئەمڕۆ مسلمانان پێویستە لە سەریان بگەڕێنەوە سەر ئەسڵ بگەڕێنەوە سەر سیرە و ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەحاڵە بە هیچ ڕێگایەکی ترا ئینسان تووشی بەختەوەری ببێت سەر بە هەر دەرگایەک داکەی لە هەر ڕێگایە بچیت تووشی نەهامەتی و نەکبەتی دەبی ئەطیعوا الله وأطیعوا الرسول لعلكم تفلحون ئەگەر ئێمە دەمانەوێت سەرفراز بین ئەگەر ئێمە دەمانەوێت داهاتوویەک ڕۆشن بۆ خۆمان بۆ میلەتمان بسۆگەرکەین با بگەڕێنەوە سەر ڕێبازی ئەو زۆر شتمان تاقی کردەوە دە زۆر دەرگایانماندا بەڵام دەستمان لە بنی هەمبانەوە دەرچوو بۆچی وەکو فیلەکەی ئەبڕەهەی دەڵێ بەدوو مانی کە دەیانبڕ و لە کەعبەیکە جانەی دەگر نەدەڕۆیشت هەر چەندە لێیان دەدا نەدەڕۆیشت بەلای ڕاست و چەپا پاش و پێشادایان سوڕان ڕای دەکرد بەڕاستی ئەو میلەتەش کە خۆی بە شوێنکەوتەی پێغەمبەر دەزانێت عەلەیهی سەڵات وسەلام یعنی زۆرێکمان بەداخەوە تووشی ئەو دەردەبووین یعنی ڕوو لە شەرق و غەرب دەکەین لە نازانم چی دەکەین بەڵام بەڕاستی ڕێبازەکەی پێغەمبەری خوامان تا حەدێکی زۆر فەرامۆش کردووە ئەوەش باجی هەڵەکانی خۆمانە کە ئەمڕۆ دەیدەین بەڕێز مامۆستا حەسەن ئاغا خواست تەشریفتان هێنا بۆ بەرنامەکەمان ماندوو بوون خۆی گەورە پاداشتی بەخێرتان داتەوە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دین و دنیا تا ئەڵقەی داهات و پێتانەگەینەوە شاد بن خۆتان لەبێت